ئەم کاتتان باش خۆشحاڵم کە لەگەڵیەوەی بەڕێزا ئێمڕۆ لە خزمەت برایانمان لە ئیدارەی سۆرانین سەرەتا پیرۆزبایان لێکەین وەک ئیدارێکی نوێ هاتوونەتەکایەوە و ئێمە هاتین بۆ ئەوەی کە لە نزیکەوە ئاگامان لە کێشە و گرفتەکان بێت. طبعاً ئەم سەردانانەی ئێمە لە چوارچێوەی دیداری ساڵانەی دیوانی ئەنجومەنی وەزیرانە لەگەڵ پارێزگاکان لەگەڵ ئیدارە سەربەخۆکان دواتر لەگەڵ وەزارەتەکان دیدارێکی ساڵانەمان هەیە لەگەڵ هەموو لایەنەکان دائەنیشین و دەمانەوێت دیدگا بۆ ساڵی داهاتوش ئامادە بکەین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە. دیداری ساڵانە طبعاً لە هەولێر دەستی پێکرد لەگەڵ هەولێرە دانیشتین لەگەڵ قایمقامەکان دواتر لەگە بەڕێوەبەرە گشتیەکان دواتر لەگەڵ هەموو ئەو فعالیات و مؤسساتانی کە لە هەولێر بوو. ئیمڕۆژ بە هەمان شێوە لە سۆران دووبارەی دەکەینەوە دواتر لە دوهۆک دواتر لە سلێمانی و لە هەڵەبجە و لە ئیدارەی ڕاپەڕین و گەرمیانیش بەردەوام دەبین. ئەم سەردانانە وەکوتم لە چوارچێوەی دیداری ساڵانەی دیوانی ئەنجومەنی وەزیرانە و لەسەر ڕاستپەردەی جەنابی سەرۆکی حکوومەت ئەنجام دەدرێت. طبعاً ئەوەی کە ئێمڕۆ کە قسەمان لەسەری کرد چەند تەوەرێکە تەوەری یەکەم تەوەرێکی کارگێڕیە زیاتر ئێمە کە تەرکیزمان لەسەر تەوەرە کارگێڕێکە کرد کە لژنێکی باڵامان دەستەیەکی باڵامان دروست کردووە بۆ ئەوەی کە لەگەڵ ئیدارەی سۆران بن. ئەم دەستە باڵایە بۆ ئەوەیە کە سەرەتایەکی تەندروست بۆ دروستکردنی هەیکلێکی ئیداری و مؤسساتی بۆ سۆران دەست پێ بکەین. بەڕاستی زۆر جار کە دێین ئیدارە دروست دەکەین هەیکلێتێکی تۆکمەی بۆ دروست ناکەین تووشی گرفتێکی زۆر گەورە دەبینەوە بۆیە نامانەوێت هەڵەکانی ڕابردوو دووبارە بکەینەوە. دەمانەوێت لە سەرەتاوە لەگەڵ ئیدارەی سۆران بین بۆ دروستکردنی هەیکلێتی کارگێڕی ئیدارەی سۆران و دروستکردنی بەڕێوەبەرەتە گشتەکان. ئەمە لەلایەکە لەلایەکی تر بۆ هەر لایەنی کارگێڕی تەرکیزمان لەسەرەوە کردو ئەو کێشە و گرفتانەی کە لە ڕووی کارگێڕیەوە هەیە کە تەرکیزی لەسەر بکەین لە ئیدارەی سەربەخۆ و بەشێک لەو کێشانەمان چارەسەر کردو و دەسەڵاتمان داوەتە سەرۆکی ئیدارەی سۆران کە لە ماوەی 90 ڕۆژ تەنەقولات بە فەرمانبەران بکات. ئەنی ئەو فەرمانبەرانەی کە لە دائیرەیەک زۆرن و لە دائیرەیەک کەمن دەسەڵاتی تەواومان داوەتە سەرۆکی ئیدارەی سۆران بۆ ئەوەی کە لە ڕووی فەرمانبەرانەوە تەوازونێکی وەزیفی هەبێت لە نێوان مؤسساتەکان و بە پێداویستی فعلی کار لەسەر ئەم بابەتانە بکرێت. لە ڕووی کارگێڕیەوە چەند گرفتێکی تر هەبوو ئێمە دەسەڵاتمان داوەتە سەرۆکی ئیدارەی سۆران بۆ ئەوەی ڕوبڕووی ئەو بابەتانە و بەشیشانی ڕۆ چارەسەرمان کردووە گرفتە ئیداریانە. دروست کردووە کە دەستەیەکی کارگێڕی یاساین کە دێن لێرە لەگەڵ سۆرانە بۆ ماوەی هەفتەیەک بۆ 10 ڕۆژ لێرە دەمینێنەوە بۆ تاوتۆکردنی ئەو گرفتە کارگێڕی و یاسایانەی کە هەیە بۆ ئەوەی ڕوبەڕووی بابەتەکان بنەوە. لە هەمان کاتە لە بۆعدی سێم لە دیداری ساڵانە باسی ئەومان کردووە لەگەڵ قایمقامەکان دواتر لەگەڵ بەڕێوەبەرەکان بەڕێوەبەرە گشتەکانش کە لە محافظات کە قسەمان لەسەری کردووە ئەوەیە کە لە مشکلەی نەسریەی قایمقامێتەکان بودجەی تەشغیلی دواتر ئەو مەشەکلانەی کە ڕوبەڕوویان دەبێتەوە لە مەسەلەی احتیاجات لیان دەکۆڵینەوە. ئەمە تەوەری یەکەمە بۆ مەسەلەی ئیداری قانونی هەروەها مەسەلە مالیەکانی ئیدارەی سۆران ئێمە چارەسەرمان بۆی داناوە. بابەتی دووەممان ئەوەیە کە لەسەر پرۆژەکانی سۆران وەستاوین. دوو جۆر پرۆژە هەیە کە لە سۆران دەکرێت. پرۆژەی پەرەپێدان هەیە کە ئیدارەی سۆران خۆی ئەنجامی دەدا. ئەم پرۆژەی پەرەپێدانە پرۆژەی بچووک و مامناوەندن کە ڕاستەوخۆ تەماسیان هەیە لەگە ژیانی هاوڵاتیان. هەوڵمان داوە لە 2021 بودجەیەکی زیاتر بۆم بابەتە تەرخان بکەین و لە 2022 لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کار لەسەر ئەوەکەین و داوایان لێ دەکەین کە لە وەزارەتی تەختیت و وەزارەتی مالیەش داوا دەکەین کە بودجەیەکی زیاتر بۆ پەرەپێداندا بندرێت چونکە ئەمەیان ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان هەیە. هەروەها بودجەی بۆ بەرهێنان هەیە کە پرۆژەی وەزارەتەکانن کە پرۆژەی درێژخایەن و ئستراتیجین کە دەمانەوێت بەشێک لەو پرۆژانەی وەزارەتەکان دەیکەن بیهێنینەوە بۆ ئیدارەی سۆران لەبەرەوەی لەم ئیدارەیە مەحرومیەتێک و مەزلومیەتێکی زۆر هەیە و شایانی ئەوەشە کە خزمەتێکی زیاتر بکرێت. دەمانەوێت لەم سەردانە تەقیمی پرۆژەکان بکەین. لە 2021 نزیکەی 13 میلیاردمان بۆ سۆران تەرخان کردووە. بەڵام هەندێک کێشە و گرفت هەبوو نەیانتوانیوە کە هەموو ئەم بڕەپارانە سەرف بکرێت. دەمانەوێت بۆ ساڵی 2022 ئەم کێشە و گرفتانە نەبێت. دەمانەوێت تەقیمێکی پرۆژەکانی سۆران بکەین کە لە ساڵی 2021 کە موافقەی بۆ کراوە واروا ئەو پرۆژە کۆنانەی کە هەبوونە و تەرکیزمان لەسەر ئەم بابەتانە دەمانێت بە فعالیەتێکی زیاتر بە کارێک و چالاکیەکی زیاتر لە ساڵی 2022 ڕوبڕووی بابەتەکان بینەوە. تەوەری سێم هەندێک بابەت بوون داواکاری ئێمە بوون کارمان لەسەری کردووە و دەمەوێت لێرەوە ڕای بگەێنم. لە دیداری ساڵانەی ئەم ساڵی دیوانی ئەنجومەنی وەزیران لەگەڵ ئیدارەی سۆران داوای سێ بابەتمان کردووە لەیان و بڕیارمانیش لەسەری داوە. یەکەمیان داوامان کردووە لە ساڵی لە سەرەتای ساڵی 2022 کۆنفرانسێکی وەبەرهێنان و هەروەها تیجارەت لە سۆران بکرێتەوە.
بازرگانی ینی کۆنفرانسەکە کۆنفرانسێکی وەبەرهێنان و بازرگانی بێت چونکە ئەمە ناوچەیەکە خەسڵەتێکی دەتوانین ینی خەسڵەتی وەبەرهێنان و خەسڵەتی تیجاریشی پێ بدەین بە حکمی نێزیکبوونی لە سنووریشەوە بۆیە داوامان لە ئیدارەی سۆران کردووە کە لە سەرەتای ساڵی 2022 لە مانگی 1 بۆ 2 ئەم کۆنفرانسە ئەنجام بدرێ هەدەفی ئێمە ئەوەیە کە زیاتر سرنجی وەبەرهێنان ڕابچێشین بۆ ئەم ناوچەیە و تەنها وەبەرهێنان لە ناو خودی سنتەری پارێزگاکان قەتیز نەمینێتەوە ڕایان بچشین بۆ ئەم ناوانم و ئێمە لای خۆمان لەگەڵ دەستەی وەبەرهێنان هەرچی دەتوانامان هەبێت هەوڵ دەدەین بۆ ئەوەی کە ئەم کۆنفرانسی کە باسم کرد سەرکەوتوو بێ هەروەها ئەم ناوچەیە خەسڵەتێکی زۆر جوانی هەیە کە مەسلەی ژینگەیە داوامان لە ئیدارەی سۆران کردووە لە بینی مانگی 3 بۆ 4 کە لە نەورۆزەیە کۆنفرانسێکی ناوچەیی ژینگە بکرێ بۆ ئەوەی کە بزانین کە چۆن احتیمامێکی زیاتر بە ژینگە و ژینگە پارێزی لەم ناوچانە بدەین ئەمە کۆنفرانسی دووەمە کە ئێمە داوامان لە ئیدارەی سۆران کردووە ئێمە پاڵپشتی من لێرە لە خزمەتتانم ئەگەر پرسیارێکتانی شەر زۆر ڕۆسپاس ئەو بە ڕێزە یەکەم جا قسەی کرد بزانین ئەو بە ڕێز لە زمانی گرفتە کارگێڕەکان ئەمڕۆ نەمتوانی لێرە ئێستا زۆر تەرکیزی لەسەر بکەم ئێستا قایمقامەکان هەندێک داواکاریان پێشکەش کردووە هەندێک ناوچە بکرێن بە ناحیە بەتایبەتی لە قەزای ڕەواندۆست لە هەندێک شوێنی تریش لە سیدەکان لە شوێن لە سیدەکانش داواکاری کراوە تەمان ئەم داواکارێنە ئێمە بە نەزەر اعتیبار وەرەگرین دەبێت لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ ئەم بابەتە باز بکرێ ئێمە دواتر لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ بۆ لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت ئێمە کاری لەسەر دەکەین دڵنیاتان دەکەینەوە هەرچی شتێک پێویست بێت بۆ ئەوەی کە زیاتر خزمەتی ئەم ناوچەیە بکایمە درێقی تێناکەین سپاس سەبارەت بە دابەشکردنی بودجەی ساڵانە بۆ ناوچەکان سنووری پارێزگای هەولێر پارێزگاکان بەگشتی ئایا ڕەچاوی ڕێژەی دانیشتوان دەکەن یاخود بۆ نمونە لە سۆران لە 180 ناوچە گەشتیارەکانی هەموو سنووری پارێزگای هەولێر لە خۆ دەگرێت لە 130 ناوچە گەشتیارەکانی عێراق پێک دێنێت لە بواری ڕێگاوبان و ناوچە سەختەکان دەتوانین لە سەدانەوە بۆ 100 ناوچەی سنووری پارێزگای هەولێر لە خۆ دەگرێت ئایا سادی ڕێژەی دانیشتوان دەکەن یاخود ئەو پێویستێک کە بۆ نمونە گەشت و گوزار بۆ نمونە ڕێگاوبان و بوارەکانی وەک باسم کرد ینی ئێمە وەزارەتی پلاندانان بەم بابەتە معنیە و پێشتریش لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران جەنابی سەرۆکی حکوومەت داوای کرد کە دەبێت بودجەی پارێزگاکان لەگەڵ ئیدارە سەربەخۆکان جیا بکرێتەوە دەبێت ئیدارە سەربەخۆکان بودجەی خۆی ڕاستەخۆ لە حکوومەت وەربگرێن نەک لە ڕێگەی پارێزگاکانەوە ئەمە بڕیاری لەسەر درراوە و وەزارەتی پلاندانان و چەند شوێنێکی تر تەکلیف کراون کە ئەم پێوەرەکان دابنن کە ئەم بودجانە لەسەر چ ئاساسیدان درێ بێگومان ڕێژەی دانیشتوان یەکێکە لە پێوەرەکان بەڵام هەموو پێوەرەکان نییە پێوەری تریش هەیە لە پاڵی پێوەری دانیشتوان وەگوتم ئەو ناوچانی کە زۆرترین مەحرومن زۆرترین مەزلومیەتیان لێکراوە و ئەو ناوچانی کە تارگێتی حکوومەتن دەمانەوێت بیانکەین بە چیرۆکی سەرکەوتن لە سۆران یەکێکە لەو ناوچانی کە دەمانەوێت تەرکیزی لەسەر بکەین بیکەین بە چیرۆکێکی سەرکەوتن و مۆدلێکی سەرکەوتن بێگومان ئەم پێوەرانش لە پاڵ پێوەرەکانی ترەبێ کۆبوونەوەیەکمان هەیە لەگەڵ بەڕێز وەزیری پلاندانان بۆ ئەو دیاریکردنی ئەو پێوەرانە و لەسەر ئەوساسی ئەو پێوەرانە کار لەسەر دەکەین سپاس تا ئێستا ئەو گوزاریانی ئەبینی لەو ئاستەریە حکوومەت بڕیایدا لەگەڵ بە ئیدارەکردنی سۆران ئەو پرۆژانە کە ئێستا کرێ وەک خۆت باسی کرد چووک و مامناوەندە لە بودجەی پەرەکەدان ساڵانە لە هەموو شوێنەکان ئەو پرۆژانە ئەنجام دەدرێت پرۆژەی استراتیژی حکوومەت وەکو دەرفەتێک بدا بە ئیدارەی سۆران چییە ئەوە یەکێکی تر جیاواز کە باسی ئەوەکەن کۆنفرانس بکەن بۆ ژینگە پاراستنی ژینگە ئێمە زانین ئەو ناوچەیەکی کوچەستانیە ساردا بە سەرماسۆڵێژ زۆری لێ پێدانی 200 متر بە هاوڵاتیان ئەمنیەکان ئەو هێزانی کە پەیوەستن بە ژینگە تا ئێستا نیانتوانێت کۆنتڕۆڵی ئەوە بکەن کە لەو ناوچەیە ژینگە نەبڕنەوە حکوومەت پلانی بۆ داهاتوو بەتایبەتی بۆ لە چەشاخاویان ئەوەی یەکەم باباسی ژینگە بکەین چونکە ئەوش گرینگە ینی لەسەرەوە ساسە ینی ئێمە داوای ئەو کۆنفرانسەمان کردووە ئەم ینی پاراستنی ئەم ژینگەیە وەک پاراستنی ینی لە ڕیزبەندی پاراستنی مقدساتەکانمانە بەڕاستی ئەمە مستەقبل و ئێستا و
و ژیانی نەوەکانی داهاتوومانش بەو ژینگەیەوە پارێزراوە و سیمایەکی و ئەسڵەن سەرمایەکی زۆر گەورەی ئەم ناوچەیە دەبێ بیپارێزین. بۆیە من پێم وایە لەو کۆنفرانسە دەتوانین ئەو تەحەدیاتانی لە بەردەم ژینگەی ئەم ناوچەیە هەیە، ئەو مەترسیانی لە بەردەم ئەم ژینگەی ئەم ناوچەیە هەیە چارەسەری بۆ دابنێ. خۆ کۆنفرانس بۆ ئەوەیە کە بزانین مشکلەکانمان چییە، دواتر هەنگاو وەک حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانی تریش کە چۆن کاری لەسەر دەکەین. ئەمە بابەتێکی تر کە باسی بودجەت کرد، ینی بودجە لە سەرەتای ساڵدا ئەندرێ، بەڵام ئیدارەی سەربەخۆی سۆران لە کۆتایی ساڵ ئێعلان کراوە. بۆیە ئێمە دەمانەوێت کە پلان دائنین، پلان بۆ 2022 دادەین، دەمانەوێت لە ئێستاوە هەم پەرەپێدان هەم بودجەی وەبەرهێنانی وەزارەتەکان لەگەڵ وەزارەتەکانی معنی کاری لەسەر بکەین. دەمانەوێت خۆم باسم کرد، ینی زۆربەی پرۆژە استراتیجیەکان بێنینەوە بۆ ئێرە. قسە لەسەر هەندێک پرۆژە استراتیجی کرا ئێمڕۆ مەسەلەی بەنداوەکانن، لە منتیقەیە دەمانەوێت تەرکیزێکی زیاتر لەسەر بەنداوەکان کەن. خۆتزانم مشکلەی ئاو وشکە ساڵی یەکێکە لەو گرفتانەی کە هەیە. مەسەلەی ڕێگەوبان کاکە باسی کرد، ینی ئێمە ئەمانەوێت ئەم ناوچەیە کە خەسڵەتی تیجاری، خەسڵەتێکی وەبەرهێنان، خەسڵەتێکی ژینگە، خەسڵەتێکی سیاحی بێدەین، دەمانەوێت لەم چوارچێوێ ئەم ناسنامەی ئەم ناوچایانە کاری لەسەر بکەین انشاءالله. سپاس. بابەتێکی نادوو پیسا لە جەناب بکەیت سەبارەت بۆی کە ئێستا خەڵکی عەرەب لە سووری ناحیەی سەرگەران چووە بۆ ئەوەی کە تعریبی ناوچەکە بکە، ڕێگە نادەن خەڵکی کورد لەوێ کشت و کاڵ بکە. هەڵوێستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران حکوومەتی هەرێمی کوردستان چی دەبێت بۆ ئەوەی لەوێ غەدر لە خەڵکی کورد نەکرێت؟ لانی یەکێک لە کارە لە پێشینەکانی ئەم کابینێ ئەوە بووە کە احتیمام بە ناوچە کورسانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بدات. بەڕاستی ئەو ناوچانە لە ژێر ینی گۆڕانکارێکی دیموگرافی گەورەیان و ئێمە ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتە ڕۆژانە لەسەر خەتین. بەڕێز وەزیری ناوخۆ تەکلیف کراوە کە وەک سەرۆکی لێژنەی ڕوبەڕووبوونەوەی ئەو بابەتانە و هەروە ئەو لێژنەی کە تایبەتە ئێمە لێژنەیەکی دائیمیمان هەیە کە چەند وەزیرێکی بەڕێزی تایە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو واقعی کە لەو ناوچانە هەیە و بۆ احتیمامدانن بەو ناوچەیە. لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆ کار لەسەر ئەومان کردو کە ینی لەگەڵ حکوومەتی ئیتیحادی کە ئەو ممارەساتە شۆڤینیانی کە لەو منتیقانە هەیە ڕای بگرین و لە سەردانی دواییمان کە چوین بۆ بەغداد داوامان لە بەرپرسەکانی حکوومەتی ئیتیحادی کردو کە دەبێت ئەو ممارەساتە نایاسایانەی کە لە ناوچانە هەیە بەڕاستی ڕابگیرێ و ئێمە هەڵوەستی توندی یاسایی دەگرینە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو بابەتانە. ئێمە قسە لەگەڵ مەرجعیەتی حکوومەتی ئیتیحادی دەکەین، وەک حکوومەتی هەرێم قسە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی دەکەین لەو بارە لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان کار لەسەر ئەو بابەتە دەکرێت. سوپاس. دەستان خۆش. ڕێژەیەکی زۆر گەنج و بۆچیان کردو هاتوش زۆریان لە بەرنامەیاندایە بۆنایەوە تاسان کار لەسەرەوە بکەنەوە هەلوی کار بۆ گەنجانی بۆ ئەو باسم کردوتم کۆنفرانسێکی وەبەرهێنان لێرە ئەنجام دەدرێت لە نێوان مانگی 1 بۆ مانگی 2 داوامان لە ئیدارە کردووە کە ئەو کۆنفرانسە کاری لەسەر بکەن. ئەم کۆنفرانسە بۆ ئەوەیە کە سرنجی هەموو وەبەرهێنان بێنینە ئێرە و سرنجی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمیش بێنینەوە ئێرە بۆ ئەوەی دەرفەتی کار بۆ ئەم ناوچەیە دروست بکرێت. دڵنیا بنەوەی کە پێمان بکرێت درێغی تێناکەێت. سوپاس.